بزوتنەوەی خوێندکاری ئاگری ژێرخۆڵەمێش لە ڕۆژمێری خەباتی خەڵکی ئێران لە دژی کۆماری ئیسلامی ڕۆژانی 18 تا 23 پوشپەڕی 1370 هەتاوی لە زمرەی ئەو ساتانەن کە تێیدا بزوتنەوەی خوێندکاری لە وەهمی ڕیفۆرمخوازی ڕژیمدا باجێکی گرانی دا بۆ ئازادیخوازی 27 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا تێدەپەڕێت بەڵام ڕووداوەکانی 18 پوشپەڕ هێشتا وە بیرهێنەرەوەی لاچوونی دەمامکی درۆینەی ڕیفۆرمخوازی لەسەر ڕوخساری ڕژێمی کۆماری ئیسلامیە بەسەراتەکە ئێوارەی هەفتەی پوشپەڕی 1370 با کۆبنەوەیەکی هێمنانە لە بەشی ناوخۆی زانکۆی تاران دەستی پێکرد خوێندکاران دژ بە پەسەندکردنی گەڵاڵەی سنووردارکردنی ڕۆژنامەگەری و ڕاگررتنی ڕۆژنامەی ڕیفۆرمخوازی سەلام ناڕزایەتیان دەربڕی بەڵام وەڵامی حکوومەت بریتی بوو لە هێرشێکی بێوێنە لە نیوە شەودا هێزە ئەمنیەکان سوپای پاسداران بە جلی مەدەنی و گروپەکانی گوشار ناسراو بە ئەنساری حیزبوڵڵا بە گەمارۆدانی بەشی ناوخۆی زانکۆ وەرزێکی خوێناویان تۆمار کرد بیستنی وردەکاری ڕووداوەکانی ئەو شەوە ترسناکە مچۆرکە بە لەشی هەر مرۆڤێکی شەریفدا دێنێت بەڵام دوای ئەو شەوە خوێناویە خوێندکاران بێدەنگ نەبوون ناڕەزایەتیەکان زانکۆکانی دیکەی تاران و شارەکانی تری وەک تەورێزی گرتەوە و بۆ یەکەم جار دروشمی ئاشکرای دژە حکوومەتی لە ئاستێکی بەربڵاودا لە شەقامەکاندا دەنگی دایەوە هەژدەی پوشپەڕ دەمامکی لەسەر ڕوخساری ڕیفۆرمخوازی حکوومەتی لادا و نیشانیدا کە پێک هاتەی دەسەڵات هیچ چەشنە دەنگێکی نەیار تەنانەت لە چوارچێوەی پێناسەکراوەکانی خۆیشیدا قوبوڵ ناکات لە مەودای نێوان 18 تا 23 پوشپەڕدا ئەم سەرکوتکاریە ڕەهەندێکی بەربڵاوتری بەخۆوە گرت لانیکەم حوت خوێندکار گیانیان لەدەستدا زیاتر لە 400 کەس تووشی برینداری و زیانی جەستەیی بوون و سەدان کەسیش دەست بەسەر و ڕەوانەی زیندان کران ترسی ڕژێمە ستەمکار و سەرۆڕۆکان چۆ پاشایەتی وچەی ئیسلامی لە زانکۆ ڕیشەیەکی قۆڵی هەیە زانکۆ بەردەوام شوێنی لەدایکبوونی هۆشیاری سیاسی و چەقی پەروەردەکردنی ڕێبەران و هەڵسوڕاوانی بزوتنەوە ڕادیکاڵەکان بووە لە مێژووی هاوچەرخێراندا جگە لە قۆناغێکی کورد کە هەژمون لە دەستی ڕیفۆرمخوازانی حکوومەتیدا بوو ئەوە خوێندکارانی چەپ و سۆسیالیست بوون کە بزوێنەری ناڕزایەتیەکان و ڕنگدانەوەی داخوازی ڕادیکاڵەکانی کۆمەڵگە بوون زۆرێک لە هەڵسوڕاوان و ڕێبەرانی حیزب و ڕێکخراوە سیاسی خەباتکار ڕادیکاڵ و کۆمۆنیستەکان لە زانکۆکان دەرچوون و قۆناغێک لە چەلەکیەکانی خۆیان لە بزوتنەوەی خوێندکاریدا بەسەر بردووە خۆڕاگرترین زیندانیانی سیاسی لە هەردوو حکوومەتی پاشایەتی و ئیسلامیشدا لە نێو ئەم بەشە لە خوێندکاراندا سەریان هەڵداوە بێهۆ نییە کە دیکتاتۆرەکان لە بزوتنەوەی شۆڕژگەڕانەی خوێندکاری دەترسن و بە هەر شێوازێک بێت زۆر زوو دەست دەکەن بە سەرکوتکردنی دەنگی ناڕزایەتی خوێندکاران ئەو ترسەی کە بەرپرسانی کۆماری ئیسلامی لە بزوتنەوەی چەپی خوێندکاری هەیەە بەو ڕەوتی دژە خورافات دژە دیکتاتۆری و دژە سەرمایهداریە بەهێزەیەوە ڕیشەیەکی قۆڵ و مێژوویی هەیە ئاخووندەکان لەوانەش خومینی بە باشی دەیانزانی کە ڕەوتی چەپ و کۆمۆنیز لە زانکۆدا لە هەوڵی کۆتایی هێنان بە چەندین سەدە لە بڵاوکردنەوەی خورافات تاڵانکاری و گەندەڵیدایە لەبەرەوە لە 47 ساڵی ڕابردوودا با خەرجکردنی هەزینەیەکی زۆر و زەوەند و بە بەکارهێنانی ئەشکەنجەگەران و کۆنەپەرستەکان زۆرترین سەرکوتی تەبلیغاتی و ئەمنیەتیان ئاڕاستەی خوێندکاران و معلیمانی چەپ و پێشکەوت و خواست کردووە ئەم سەرکوتکاریە زەبری قورسی لە جەستەی کۆمەڵگە و زانکۆ داوە بەڵام بۆ بەرپرسانی داما و سەر لە شێوای ڕژێم هیچ جامڕازێک جگە لە سەرکوت بۆ کۆنتڕۆڵکردنی ڕۆڵی بەربڵاوی بزوتنەوەی خوێندکاری بۆ نەماوەتەوە ئەمڕۆ لە ساڵیادی هەژدەی پوشپەڕدا دەستگای سەرکوت لە زانکۆکان بەو پەڕی تونند و تیژیەوە چالاکە کومیتەکانی ئینزیباتی بوونەتە ئەمڕازێک بۆ یەکلاکردنەوەی حیساباتی سیاسی و خوێندکارانی ناڕازی تەنانەت بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکاندا لەگەڵ سزاکانی وەک هەڵپەساردن بێبەشکردن لە خوێندن و دەرکردن ڕوبەڕوو دەبنەوە ئەمە نیشان دەدات کە بەرپرسانی داما و سەر لە شێواوی ڕژێم هیچ ئامڕازێکیان جگە لە سەرکوتی ئاشکرا بۆ کۆنتڕۆڵکردنی زانکۆ بەدەستەوە نەماوەتە ئەگەرچی سەرکوت دەتوانێت بزوتنەوەکە بۆ ماوەیەکی کاتی پاشەکشە پێ بکات بەڵام ڕیشەکانی ناڕزایەتی بێعەداڵەتی هەڵاواردن هەژاری و ستەمکاری لەناو نابێت زانکۆ بەردەوام وەک یەکێک لە ناوەندە سەرەکیەکانی خۆڕاگری دەمێنێتەوە بەزوتنەوەی خوێندکاری لە ساڵی 1370 بەملاوە بەرەبەرە جێگە و پێگەی شایستەی پێشووی خۆی لە بزوتنەوەی چەپدا بەدەست هێناوەتەوە
ڕاوتێکی کە گرێدانی بە ناڕەزایەتیەکانی کرێکاران، موعەلیمان، خانەنشینان و ژنانەوە لە بزوتنەوەیەکی پیشەیی سنووردار بە زانکۆوە بووە بە بەشێک لە ڕیزبەندیەکانی کۆمەڵایەتی بەربڵاوتر. هەژدەی پوشپەڕ تەنیا یادەوەری کۆمەڵکوژیەک نییە، بەڵکو لە هەمان کاداوە بیرهێنەرەوەی ئەم ڕاستەیە کە ئاگری ناڕەزایەتی خوێندکاران ئەگەرچی چەندین جار لەژێر خۆڵەمێشی سەرکوتدا کپ کراوە، بەڵام هەرگیز خامۆش نەبووە. لە بەرامبەر ئەم گوشارەدا سێ گۆڕانکاری گرنگ ئاسۆی بزوتنەوەی خوێندکاری پێک دەهێنن. یەکەم، بەدەستهێنانەوەی جێگە و پێگەیەکی ڕادیکاڵ. دوای خۆناغێک لە هێوربوونەوەی ڕێژەیی بزوتنەوەی خوێندکاری لە ساڵی 1970 بەدواوە بەرەبەرە پێگە مێژوویەکەی خۆی وەک بەشێکی پێشڕەو لە بزوتنەوەی چەپ بەدەستهێناوەتەوە. ئەم بزوتنەوەیە چیتر خۆی تەنیا لە چوارچێوەی داواکاریە پیشەیی یان ڕیفۆرمخوازیەکاندا نابینێتەوە و داخوازیەکانی گۆڕانکاری پێگەهاتەی کۆمەڵگە نوێنەرایەتی دەکات. دووەم، لێک هەڵپێکران لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر. نیگەرانی سەرەکی حکوومەت پەیوەندی و لێک هەڵپێکرانی ڕۆژ لە دوای ڕۆژی بزوتنەوەی خوێندکاریە لەگەڵ بزوتنەوەکانی کرێکاران، موعەلیمان، خانەنشینان و بەتایبەت بزوتنەوەی ژنان. ئەم هاوپشتیە کە لە ئاخێزی ژن ژیان ئازادیدا گەیشتە لووتکە، توانای و پۆتەنسیێلی بوون بە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی گشتگیری هەیە کە دەتوانێت تەواوی پێکهاتەی دەسەڵات تووشی ئەڵەنگاری بکات. سێم، شکستی پرۆژەی بە ئیسلامیکردن. سەرڕای چەندین دێ هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئایدۆلۆژی، زانکۆ هێشتا وەک یەکێک لە ناوەندە سەرەکیەکانی خۆراگری و هۆشیارکردنەوە ماوەتەوە. بزوتنەوەی خوێندکاری ئێران نیشانی داوە کە سەرڕای هەموو گوشارەکان یادەوەری مێژوویی خۆی لەدەست نەداوە و هێشتا وەکو یەکێک لە کارکتەرە هەرە سەرەکیەکانی گۆڕەپانی سیاسی ئێران ئامادەیە ڕۆڵی مێژوویی خۆی لە ڕەوتی خەبات بۆ ئازادی، یەکسانی، دادپەروەری و خۆشگوزەرانی لەم کۆمەڵگەیەدا بگێڕێت.